يا زاري وبيا ويا زاري وبيا وقذا شون مينا ليلي ويقاط وطن بيوا 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 ويا تجبال سينا وهو تجبال سينا ويا تجبال سينا من على من على أرينا كنجي على كوتون وزن وإذا تقول تنيو على كوتون وزن وإذا تقول تنيو بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش ئازیزان خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچە بووین بە میوانی ئێوەی خۆشەویست بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچە ئەم جارە ڕووی کردووەتە ماوای مامۆستا بێسارانی باوەشێخی بێساران واتە گەورەترین ئاوایی ئێران یان پڕنفوسترین ئاوایی ئێران ئاوایی بێساران ئێمە لە ئاوایی بێسارانین هاوڕێمان بن با پێکەوە بڕۆین بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچە ئەم جارە هەورامیانە لە ئاوایی بێساران ببینین فەرموون دەگا و بێسارانی جا 65 کیلومتری شار و مەریوانی وە شەرق و شار و مەریوانی وە قەراژگێتن 85 کیلومتری سنێوە تقریبا 24 کیلومتری بە جادە ئەسڵ و ئێمە فاصلەما هەن جا تەرەف و غەربیش و کەکەر و ئیوار و دەگا و بێسارانی چەنی هەرسینێ و ژانی و بۆڕیاری هامسێنمی تەرەف و جنوبی چۆی تەرەفەوە مەکەرۆ چەنی دەگا و پەیگەلانی و ژنێنی و نەسەناری هەمسێنمێ تەرەف و شەرقی چش شیان و تۆریبەر و هویە و سەرهویەن تەرەف و شماڵی چش ساڵیانن و نجێ و سپێبن و خواشت چ نفوسی شەنێ والله حدود و 4000 نەفەر دەمێتشن جەوەرزی چنە بەدڵنیایە و فەرقکەرە مەسەن وەهار و هامن فرەتەر وەهار و هامن مهاجرت هەن ولی خب چنگە خارجیمەوە هەر ئەنگەم تقریبا واچی جەمیەتی سابتش 4000 نەفەری خەڵکو و دەگا و بێسارانی کەشاوەرزیشە هەن باغداریشە هەن و حیوانداری مەکەرە دامداری مەکەرە چی دیارە 4 ساڵە چەنە تقریبا پەروەرش و هەنگی فرەبیان حدود 4-5 ساڵێن تا 10 ساڵی کولەن کشت و تفەسووری ئیسەبیان قوتبێ گۆرجە تفەستۆری تفەسووری جا ئۆستانە کوردستانینە تفەسووری چی 10 ساڵەنە تر باوەزەکای چمەنە ئەرێ وەزەکەی جاگەی وشانەکە تاریخ و بێسارانی هەر چەنی وەزی چەند تاریخ و بێسانی هەر ئامین و هەر بێنێ وەزیش فری بێنێ بەحاڵ سیەت چێواتێکیش هەنێ ئەنواع و ئەقسام و میوەجاتیش هەن بێساران وەلی تر چێوەکە سەرشۆپتاوی واچی چێوێ ئۆمدەش بۆ هەم وەزیش هەنە و تفەسووریش هەنە و بعدی 2 ساڵە خەریکە مەسڵن باوجودانە کە بێساران منتەقەی کوردستانین زەمینای شیبداریش هەنێ هەر مردمش فرە زەحمەتکێشن چارێ زەمینە شیبدارەتەنە بازم زەمینیش دروستکردنی کەشت و کاڵ مەکەرا دێم یەوێ گەنمێ ئینانە گرنوە کاڵا بە ئەنگازە وش دەوروبەر و دەگا و بێسارانی کەش و کۆسار و نامەکە شا پێمە بەرە دەگا بێسان تەرەف و غەربی وە جەنەزە گێرمێ قەڵاش چەنە قەڵەی تاریخی چەنە مەسەڵەن ئی کەلولوتۆ هەلەیەنە یاگێت تەفرەگای وەشەنە قەڵە تاریخی چەن و دەسیرانی وارتەوە وار و ئاگەوە قەڵا تاریخی چەنە ئی کەشی چەنن تقریبان ڕوبەڕووێماوە ئیگە تۆنە پاڵنگی ماچات و مەسەڵەن و تۆێنە تۆنەتەر هەنە چی وایە دەکەن هەر هەم شوقڵونێنە غارەنە نیشانەمەوەکە شانشینی چەنن بەڵێ ئی یەرە مەکانە هەم بەرزێنی هەم دیدەنیێنێ هەم غارێکیان نیشانەمەوە کە تاریخ و بێسارانی مەگەڵۆپێ فرە وەڵجە ئیسلامی غارنشینێکی گەبینین لێ غاینە سکوونە چاکردن بەد مەسەڵەن جاگایشنی چی قسمەت و شەرقی شووە دەرەوە دەگەی یا مەسەڵەن ڕەجاڵگا یا قەڵاگا ئینا نیشانەما کە سکوونەت و مردم و بێسارانی ئەچاگەچە بێن دمۆ ئیسلامی ئامنچیگە یەکجانشین بێن دمۆ ئامە باوەشی خۆ بێسانی پێ ئی نقطەی چیگەنە یەکجانشینی بێن و ئامینەوە ئیگە متەمەرکز بێن جیان دەبە بێسارانی
جەدەگا و بێسارانی قورئانێ هەن دەستنوویسە مێژوویی و دێروکی و تاریخین پاسە کەماچا هەر گەڵۆپێ 2600 ساڵا چێوەڵتەری بە قورئانەکە و باوە یاقوب و بێسارانی نامێژ بەرکردێنە چەنی کاکە حەمەی یاقوبی قسێ کەرمێ سەر و قورئانیە فەرماو دێشمە چەنی مابی قورئانە قەدیم نووسیان نامەی دایەری چوار پەشتەژادا بە من وەلی من بێسەوادەنا هۆشم شێنەوە عەلی نووسیان کوڕ و تاوسین تاوز نمەدان و کوڕکین چوار دانی بینێ چەند ساڵا چێوەڵتەری یا 700 600 اینە چی مزگیە بیە ئامینی جەهامننە بەردەن شاپێ شارە زووری بەردەن شائێتر ئامینی و نمە و جمعە گێڵێنی قورئان نەبێن هەر ئادا نەبێن و ئیش شەخصە بێن سێ عەلی ئاوەختە قورئان نەمە نەبێن ئیتر کەوتنی کەسک و هەرەوە بەزم و ناڕەحەتی یاقوب واتەن ژنێکی بە چوار خەپلی من مەلیش و نیشەرە یا ماروشۆ یانمەوە ئالوایە لوان خزمەت و حسامەدینی ڕوویە بێن دوێ ڕووی بێن یەرە ڕووی بێن هەچی بێن سامەدین فەرماوانە یاقوب حیش بێخیال بە خەفەت مۆرە سوای وەختە جە شارەزوو نەیلاشەنە نالی فڵان دەوارینە فڵان دەوارەنە دەوارەکە ژەنێکی هەمیر مەکەن و ئەتر دڵوەژ مۆچە دڵوەژ مۆجا بیارینە خزمەت و حسامەدینینە ئاو وەختە مەلو سوا پاواڵە دەشتە و شارە زووری چی دەواریە ژەنی هەمیر مەکەر و سڵام و وەش و چی مەکەر و نەماچوو واڵی داخما قورئانەیە نەیەچکە بوان و ماچوو دەیلال و من دەستیم نێ هەمیر وە گوێ بارش ئەتر ویلمەنەمەوە قورئانی میکوڵێ وەری دەوارەکەینەوە ماچوو هیگە گەرمەوە دەستی مارە سەر و پەچە شەرە و گەرمەن شارە زوور وەخت و خەلە خەماش گەرمەوە ماچوو بەژوای میکوڵەمەوە ڕژ میکوڵ ئتر مێڕارە مێ سەر و خەرمانیە ئەری ترژەنی بۆنمش بۆنە مەگنوو جا سەر و نانی و چی مێڕارە و دەشتە و شارە زووریش مە تەکلیف تا بەردنشمە یانەوەردن شارە زوورمە خوا دانشتنە دوورە نویم گێڵێ نالی شەرە چام لامیە و خەرمانیە کابرا شەنەمەکەن ماچوو براگیان ئانی نێشون و منوە پێ من ئامینی چێژم شەنی مەکەری ماچوو پێچی ئامینی ماچوو وڵای قورئانشانە وردن و ئامینە ئێستەنمە بەروشوە ماچوو دێ سۆفی ئەگەر دروێنمە چابی شەرە ئایە کوڕی مەوان مێزات میا خەلەژمە پشگنا وار مەکەرا چوەر مەکەرا ئیبەر مەکەرا ئەوبەر مەکەرا کابرانم و ماچوو بابە خەلەکە مە پشگندی ئینە قەسەم بوو ئینە قورئانم بوو چەم کەسی نەکەوتن چی خەرمانە ڕەت بوو هیچ کەسێم چەم پەنە نەکەوتن چی خەرمانە ڕەت بوو خەلەکە مە پشگندی خوا قەبوڵ مەکەر و من پێیا فەقیردا ئایە مەلاچکە مەگێڵات مەوینێمیاوە ماچوو ئێستاوە ماچوو نەوەڵا نەویە ماچوو دێ ئابرا من قەسم نوار وەختی ئەوێ مەلاجە چەم گمیمەوە چی ئەپێسە لامەکەڕوە یاگی وینشتنە ماچوو برا خوڕزە بەرە لوەرارە حەق ویتانە ئەتر ئامەیەمێ ماروشە بێساران نامێژ مەنیا قورئان و باوای یاقوبی أغي جاشو بسوزي جنورولو ويأمن بفي جوازي بالاكوتو يانا من بفي جوازي بالاكوتو بالاكيتو تخوا بسارة أنتونيا زادقاوي زادم زادقاوي زادم تخوا حتاك محشيا ناتي ديادم تخوا حتاك محشيا ناتي ديادم ئازیزاجە کوردەوارینە گژوگیوا و جە کەش و کۆسارەکانە و دەشت و دەرەکانە فرە بیان هەر پەوکای خەڵک هەم پێی واردەمەنی پێسە خۆراکی و هەم پێی دەرمانیچ کەڵکشاچەنە بەردەن فرە و جارە بە گێرتەی ئاوێ یان بە گێرتەی عەتریشە جا واردەمەنیەکاشانە کەڵکشا وەرگرتن جاران بە شێوەی خۆماڵیانە و وێمانە و ئیسە کوچە فاڕیان
بە شێوەی ئارۆیانە و واچمێ بە شێوەی میکانیکی و یان میکانیزە یان بە شێوەی تەکنۆلۆژی ئاکارەکری و جە دەگاو بێسارانی کاک جەمشیدی یاقوبی زەحمەتش کێشتن کارگایە گولانە و وچکلێش نیانرە کە چاگەنە عراقیات و گژوگیوا و منتقەکەی گێرۆ چنی کاکە جەمشیدی قسێ کارمێ کاک جەمشیدیان بێ خەزابی وەش بیاخوا مەمنون چەند ساڵن خەریکوی کارینی والله ئینە ساڵ و نیمیە چەنی بێ کەوتی فکروانی والله قبلەن کارم کردم کاشانانە کاریگەر بێنانی دەڕۆ 14 ساڵە کاریگەر بێنانی دیێنم فرەم دیێن و فرە لوێنە هەر تەواگانی لوێنە چاگەنە کەڵکم وەرگرتن و چەنیشە کارم کردن هەر گیانی یارمەتیم دێنی بەخاتوانێ فێر بوونی ئارەق و چێژ و چێشی گێری چێگەنە ئێمە چیگەنە ئارەق و گیانی باڵە بە حسابشکەی بە تەرکیبەکە دروست چامەکەمی بە تەرکیبی معدە و تەرکیبی چۆریونی و تەرکیبی قەنگیونی و تەرکیبی ئاسابی و تەرکیبی سەرێشە و ئینانەگەرم میێ دەرو هەفتان هەشتان و ئای دروست کەرمێنێ ئیسە حازری چین گیواوێتەنی گیاوی ئیسە هەنمە نعنامە هەن گڵاومە هەن گڵاو یەرە چوار نوعیمە هەن گیانی نوعش ئانە نییە کە واچی تۆ خاس و خراپە ئەگەر عەتر و ولێگەری ماچپەنە گڵاو ئەرێ عەتر ولە سوور یانی گوڵ محەمەدی ولا قلاوي وما مشفنا ولا قلاوي اي زردكي زردكي ولا زرديش ماشمي كاو بيداروي تر بيداروينا بن وشيا موني ولا اويج ولا قلاوي كقول محمدي بي هيني موني ارام بخشا كباسن شيغنا قردو جوا وكرديه كاش ما عرق شاگرد فرترشا اري والله اكثر شاگاني هين وغيرش حتى قيتران كما شفنا قيتران جيرمي نعنا جيرمي حزبيه جيرمي گۆراڵە حاجیانی گوڵەهەنگ گێرمێ گۆراڵە حاجیانی گێرمێ بۆژانە گێرمێ فرێ ئینە گردی چش پێیوەشە خاصیت و دەرمانیشە خاصیتشن یعنی مەوینی چنگە گیانی ئێمە یانزە گیاوی یانزە دانەشە تەرکیب کەرمێشە لێ ویرە پێ تەرکیبی معدێنی یعنی ئی یانزە گیاوە هەر یانزە پێ معدە باشێنی ئەنی حتا زەخم و ئەسنە عەشەریش خاص وەکەرانی ئاگیاوە ئێمە گەرەکمانن حتا یاواتر بوون و خاستەر ینی حتا دانە چش کردی بۆ پێ ئێمە خاستەرە هەچی ڕەساتەر و یاواتر بیە بوونێ جوانتر ماگەرەی نیە پیرتر ماگەرەکە چون خاصێت دینا لێ کول و گیاوەکەنە جەبێساران فرەتەرین گیواوە کە کەش و کۆسارەکانە هەن چێشە فرەتەرین گیاوێکە هەنمە حەزبێمە هەنە بۆژانەمە هەن گوڵەهەنگمە هەن دمانەیە چەقچەقەمە هەن کە کەرۆ کاسنی بهترین گیاوە پێ سەنگ کولیە پێ کولیە پێ عفونەت کولیە دمانەیە کە ئیسە ئێمە پارەکۆلای یعنی پارەکۆلای بیدمشک میکۆڵا نوعية ميكولا مشفنا بيد مشك أرام بخشة قولا كيشش فرقران الآن كيلو باوند بتسوي تتري كيلو حفوا زارت منن برا عطر بحثت كرت شاقنا عطرو نعنا وأنيش أنا تشاشا عطرو نعنا يعني نعنا عطر جنيا تشوري شاج إذا ما جاش بنا عطر فرق جنيا هرجيا ويا كتشوري كش جام جيا عطرك إن جا عرق كيشا جا عرق كويس جام يا مجنون سرش بس يروتو الروغاني مستر يعني چێش و چێش ڕوان شاهن ئەکسەرەن شاهنشە ئەکسەرەن شا ولا گڵاوی هەنش نعنا هەنش پوینە هەنش گەزنە نیەنش باز مێخەکی هەنش فرۆ گیاوەکانمە کە ئاگینشانە هەن ئەلعان هینەوە هینیچما ئینا چاگەنە ئینەوە پوینەما هەن ئامادە نیست بێساران گیانێ گژوگیا و بێسارانی گونجایش و ئانەشە هەن حتا دوو دانە کارخانە یەک دانە کارخانە بە سیورەت و سولەی مەتاوی بینە وەلێ متاسفانە هیچ هەزینێ نەمەگەرانی یعنی گژوگیا و بێسارانی هەر خود و بێسارانی یەک دانە کارخانەش گەرەکە نەک دیکیە الان ئێمە ساڵانە چنگە تۆنێ فقط حەزبیە بێساران لۆ بەروە یا هەورسێنێ حملەشاکردن بە گیا و گەزنە درستە ڕیشەکەش ئەکسەرەن ئیسا ڕیشەکەش بەراوبرەشانی خەریکنی جەبنەوە مارانیش ئێمە داواکارمە جەمەردمی عەزیزی هیچ گیاویەمە جەڕیشەوە نارانی گیاوەکەمان ڕیشەکەن نەکەرانی واقعەن ئێمە یانی چێ غەنیمەت یەفرە گۆرەما هەن ولی خەریکنی جەبێنژمە وەرا هەم ڕیشە و گیا و گەزەنەمە وەرا یا مەلا هەزبیە مارانی ئیتر نمەلانێ هەزبێکی وەش بڕا باراش قەشەنگ هۆرش کێشا باراش ئیلاوە من نیشارە جەسێوەرەنە کولی گیاوەکە پاسەفە نەمەکە بڕیشەوە مارە نیا سێوەرە قەشەنگ جیا شۆکەرای لە درۆز نیایی کارە هريانك فلك مزالوك نغرى في غير خاتك
جێگا و بێسارانی چەم نەگنۆ خەلیفە عوسمانی پیرەی پێسەن ئانەی کەلێنێ فرە گەورێ دیارە بۆ پەوکای ئێمە فرە حەزما کرد جە ئی وەرز و زمسانینە جەڕوێ کە وەروە وارۆ یاومە خزمەت و خەلیفە عوسمانی خواهش کرد و وێش و پەسەکە جوانەکەش و ئینجار ئەسپەکەش و چەنی ئانەی سمێڵە ئالەکایچش باوەڕ کرد تی پێ فرە وەش جا من قژێ درێژێ و ئاسمێڵێ فرێ خواهش کرد تۆ سەروەرنی خەلیفە هەوارە ناچکەوە هەوارم هەنجە پلووەراوەنە نۆکەر و خەڵکی چنە یانە جەست شانشینە ملیش پێی شانشی ملی پێی پلووەراوی پلووەراوە ملی بۆ پێی بەڵەزیینی و چه وەخت ملی هەوار هەوار خوڕبەن مانگە وهار بلم لوهەوە یاگە وەشەکە بێسارانی کۆگەنی گریا گێژ وەشا شانشین وەشا کوڕمەریەم وەشە کوڕی هەورێشان وەشە هەرچی منتەقەشە تۆنە چەرمی وەشەنە ملی پۆدی مرە ڕۆشان و تەنگی سەر کلش دڵنشینە کێفسانە فقط یەک قسەی چەند ماچووەر یاگە دڵوەش واگە وەشە ڕێک ئانە وەشە چن وەشا خەلیفە ئیسا ئێمە جە ڕاو بەرنامە و گەشتەکە ئەو دوچیاوجە کەناڵ و گەلی کوردستانی و خەڵک جە تەمام و دنیاوی نۆما خەلیفە عوسمان بەزمێ ما پێشکەش کرد نەمەزانم چیش باش برا نەزانام گەریە دونیا ئەمەنۆمپیمێ کەرم نامی جاواتۆویمێ پێشکەشتر ئادەمتەوەش بە یەخوا خەلیفە گیان ئەسپەکە چن وەختێن هەنڵ ڕاستەکە یێرە ساڵی هەنم یێرە ساڵ زیاترە چانی چەر ئەسپە بێن تاخەن مەگیر و هەرمەش ئەسپم بۆ هەمیشە ئەسپیچ ماچۆ هینەشە نەسڵەشە نەسڵی یان ئەسپی کوردیمان ئەسبی عەرەبیمان وە ما قسپەکە ئەسپ ئێمە ئەسپوشمە چێشە کوردیان قوربان ئەسپی کوردی نامێشمەنیەی خۆ نامش حیلەن هەر نامیشەنە هەرچی ئەسپم بۆ نامش حیلنۆیچ حیلنۆچ نامش حیلە خۆخەتشتی بار ئاماولای ما پەنکەنە پاپا با من هین کرد وە زورەشم بوو تا کوچێ سواری بودی هەو کورک گیروش دایی چی تەرسی وەڵ ئادەی بزان و خەڵی سوار بەکارە وەشە وەشە جا وەشیش چێشە بە جلو و بەرگی کوردەواریوە خنجەرە وەرو قەڵیت نەبوو قیافێ وەشی پێسە خەلیفە عوسمانی بۆ نەک پێسە من جدەگا بێسەرانی نامی خزمەت و کاگادنان زەبیحینە کاگادنان وێش ئەدیبە چی و منویسەوە مەتڵە منویسەوە کاری ئەدەبی کەرۆ شارەکە مامۆستا بێسارانیش حفزێنێوە چەنی ئانەی دەست بە قەڵەمە بەڵام ئێمە گەرەکمانیا سەر و ئەدەبیاتی چنی شاقسێ کەرمی گەرەکمانە سەر و کارێەوە کە چند ساڵێەوەن دەست بە نەکریان وە یۆ چا کەسا کە سەرکەوتە بیان چاکارنە قسێ کەرمێ ئایت کار و باخداریەوە بە شێوەیەوە ئارۆیانە پەیوەند و باخی عالی چشن هەرچەندی سا وەرز و زمسانی ئەمە مەتاومە بلمت لێ باخەکەی و سەمەرێ پاسنیە بەڵام چەنی کاگادنانی سەر و ئانێ قسێ کەرمێ هەورامان پاجووە کە مامۆسا گۆران نامێژمەوەڕۆم یاگێ وڵات و وەزوتفین سەرزەمینی داری گوێز و تو کە وەزەکات مۆزە وەڵێ تفەکە ئەپی وەزاوە کە ئێمە هەنێمە جە منتەقە هەورامانینا زەرفیەتێن بە تایبەت وەزی من چێت باسم فرەتە سەر و وەزان جیاجە کول و دار و درەختە تایبەتنا سەر وەزەوە چون وەزی جە بژێ و جە اقتصاد و مردمینە ئارۆ نەخشەی ئەساسیژن باس من سەر وەزەوە جەدلێ دار و درەختانە کە جەدلێ هەورامانی نەبیێن وەزی تەنیا درەختە بینە کە باوەڕ سەروانێ بێن کە وەزی پەیوەند نمەگێرەوە ئینەچە کە چێوێ نەبێن تەنیا لێ هەورامانی و لێ کوردی نەباوە بۆ ئەگەر ئێمە تاریخی تەماشاکەن تاریخ و باغداری جەچینە جەچینە 400 ساڵی چڵترەوە پەیوەند وەزەی مەکەرا جە ژاپنە 200 ساڵی ئەمریکا 100 تا 150 ساڵێ وەلێ جێران و ئێمەە پەیوەند وەزە عمرێ فرە کۆتاشن 15 ساڵی 5 ساڵ نەوە سەر 5 ساڵی 20 ساڵێ بە وەشی وەمەیە ڕەشەمانە وەڵێ ئێرانی مەڕەنجە بێسارانەنا جە هەورەمان و بێسارن وەڵێ ئێرانیمان مەڕەن چەند ساڵێن ئێمە 30 ساڵین پەیوەند وەزەی مەکردن پێ ئەوەڵجاری ڕەچەمان مەڕەن و پەیوەند وەزەی ماکردن پێیوەند کردەوە وەزێک
ئەوەڵجار کە ڕقەمە خارجیەکەمان نەبینی ڕقەمی عالیوێمە ئەنانەکەما چەژەپن ئەرقامی ژێنۆتیپایە بەرتر جە ژێنۆتیپایە بەرتری استفاڵمەکردن جە ڕقەمهای عالی استفاڵمەکردن تعدادێ پەیوەندی مادێک کە جوۆشەداوە هەری نەبی باعیسوانەیە کە مردم ڕۆژکەرۆنە ئی قەزیە مقدارێ پەرە پیاکەڕۆ جە پاڵ و پەرە پیاکردێشنە بە یاگیانێ ئێمە بلمێشۆنەوە نەهاتایە دەوڵەتیە ناتایە دەوڵەتی ئامێشۆنەوەیمە ئامێشۆنەوەی وە چەشمە بێدی ئی کار و پەیوەنیە کە پێسە پەرەتادان ئینە کارێنجە وەزعێت و مردمینە تاسیر منیو شمە باردێ پەرش بێت و ئێمەش خەریکین میل دامەش بنەمێ و دەرجەش بنەمێ جە فەزای مەجازیە چەنە خەریکین مێ ئی قەزیە بە سڵاب بانگە شەش پێمەکەمی و تەرویژمەمێ نامیمانیان شۆڕشە ئارام یا گەپسۆ بێسەرەنی ئیسم جەمعەش بەوە شاید فرەتە جە 100,000 بنی وەزی مەبا جە 100,000 بنی وەزینە وەختی قسیمەکەری چنی ئی مردمیە کەوران بەفەرس 100 نێوەزی چنین 200 نێوەزی چنین ماچی چنگە بازن جە تۆ جە 200 نێوەزی نەبینێت چنگە هەزاری وەزێتەنی ماچۆ 5,000 4,000 کە یا ڕقەمە ئەسڵەن قبول نین ئانەی کە پەیوەند مادێنێ فرەژە چنە بەرهەمێ یعنی بە فەرز مەتاوی من ئارزم کردی سەچ دووبارە ئەرزوانتە مەکردووەم هەوشەوەزی من فرە بە دڵم نیەنەوە هەوشەوەزی چماهەنێ کلووە ڕقەمەکەمای ماوەردنی بێسانە ئەلان وەزی هەوشەیە ماوەردینە کە مەچەش بن لاوما وەزی ئیسرائیلیە وەز ئەرقامی فەڕەنسەوی ماوەردن فێرنۆر ماوەردن فرانک ماوەردن ئەرقامی ئەمریکایی ماوەردن هاروارد ماوەردن هارتلی ماوەردن چاندلێر ماوەردن مەژگە و کامیشە ئالە کاگادنان جە دنیاە ئاروتنیا وەزە کە قسێ فرێمەکەەوە وەزی چاندلێرنەوە کۆگەینە وەزی چاندلێرنەوە ئەمریکێنەوە ئەرێ وەزی چاندلێرنەوە ئەمریکێنە من ئەوڵ تەجروبێک زیۆ چا تەجروبانەکەدانم لە قەوێ سەر و فەزای مەجازیە چۆن سەر و فەزای مەجازیە من بنێ وەزیم جە وەزێ چاندلێرێ پەیوەندان 5 ڕقەمکردن 5 شاخێمکردن چاندلێر چاوەزی شاخێمکردن ڕقەمی بوومی وما بخماشش بنە ڕقەمی بەرتەرە ڕقەمە بەرترەکە وما گەڵاشکردن پوختەپانەوە بێن گوڵشکردن ڕقەمە خارجیەکە هەفت و لێمان وهارین جە هەفت و لێمان وارینە هیچ شتێک گەڵاژ نەکردن پاسەنە سەردایچ مەبەرۆش ئەسڵەن یۆ جەم ئەوەڵین فاکتورێک کە پێ وەزە خارجیە من یەشرە ئانە کە مەشوی وەزە خارجیە سەردانەوەروش یۆ جەم مەزیەتە ژاننم کە جە سەردێ تا 45 گەرمەی تا 45 دەرەجە تەحمڵ مەکڕەوە ئەسڵەن سیاوە بێژ نیەن لاوە ئینە یەک چۆری مەغزی نسبەت بە وەزا و لاوێما 20% فرەتەرن ئینە یەک کامەڵەن پۆست کاغەزیەنە دەرسەد و مەغزیش نسبەت بە پۆستی کۆرە نییە و جوان مەژگەکەش بەرمە تو نیاز و بە ترێشتەیە یا تەوانێ نیەن ماڕیش بە دەست پاکژمەکەری مەژگەکەش چەرمەن جە دەگایەکانە چنها سنعەتکارێ بێنێ کار و وێشە بە دەست و وێشە وەشاکردن ئاچیوا کە پێداویستێ شابێنێ ئاچیوا کە لازم شابێنێ وێشا وەشکردێنێ دەگا و بێسارانی مەلا فەتحوڵا بیان دەستڕەنگین بیان چۆتاش بیان هەرمانی عالێشکردنی یۆ چانیشە کە ئیسەی ناوەرو دەسوێمەنێ تەڵەمڵێون کە ماچا مەلا فەتحوڵا نزیکە و 100 ساڵان فەوتشکردن کە پاسەن ئینە فرەتەر جە 100 ساڵان وەشکریان تەڵەمڵان هەرمانێک پێسنێنە دوێ دارێنێ کە قورسێنێ جوان تاشێنێش چێگەوە نییە نێشرە جا ماچوە تەنانەت تەڵەمڵەش وەشکردن 6 چەمێ بیێنێ 6 یاگێش بیێنێ ئینە دوێنێ ئاشش بیێنێ ئیجار ئی وەزنێ بەنەی بسیێنەوە چێگەوە ئەچاوڵەوە لا تشبی لوان ئەو دیم واردەمەنیشا پۆوە بەستن پێسە مەژگەی پێسە ما باقی چیوەکە تەری کە مڵە حەزش پەنەکەرۆ مڵە مێ چێگەوە ملۆ دلێش چەنی ئانەی قەپەش کردە مەژگەکەیرە ئینە کریۆوەجە مەژگەکەی وەربۆ و ئی وەزنێ گونۆملو مڵیرە مڵی داماگیچ ڕاو بەرشێش نیەنە چەنی ئانەی کادنانی زەبیحی ئەی گۆچانێشە هەنە گۆچانێکێ وەش نەکریێنە هەرە پاس نەبیێن دارێ بیەن جەڕیشە ناپاسی نەڕیشەکەش ئامانۆ تەنیا ئال دوێ چەمێش پێ وەشکردن و پێسە بڕیەنش
پێسە سەرە و سۆنێش بەنە ئامان ئەپاسە چیوە جوانەشتە چەنی ئانی چ ماچۆ مەڵافەت حەڵا چیوە پێسە گاری چشوەشکردن عەرەبانە جۆرێکە چوار تایە و چوار چرخێژ بێنێت چیوشە تا 200 کیلۆشە وەسەن سەر و ئاماولوای شاپە نەکردن کە پاسەن خەڵکو لای ئەمە بە ژەن و پیاوە دەستڕەنگی نێبیێنێ ئینەیچە دەستکرد و سنعەتکارە دەگا و بێسارانی ئازیزە جەدەگا و بێسارانی پێسە ما باقییاگە کاتر و کوردەواری خەڵک دڵش ئاوەڵا و سفرەش ڕەنگین کورەچانەی زیاتریج پێشگەمانی کە سفرەشا ڕەنگینا دڵی شاوەڵان وەرێستێنی لوێنێ ئەو پەڕ و دنیا ژەنی شاعردێنە پێگەی فێر و هۆرامی شاکردێنێ دێ کوبرا چەنی دە مریەمێ خەڵک و باکوور و ئێرانینێ شار و ساری چاگەنە ئاردینە شایێگە و چێگەی جیاچانی هەورامیش فێرشاکردێنێ کورە فێر و کڵاشتنیەک شاکردێنێ کڵاشێک شافەنە چنا چەنیانەی دەستڕەنگین سفرە من گەرەکمە بە نوێنەرەی ژەنا خەڵکو و دەگا و بێسارانی چەنی دێمریەمی قسە کەرمێکە وێش خەڵکو و باکوور و ئێرانینە خەڵکو و شماڵینە هەورامیانی عالیجزان و دێمرێم خاستنیش کرد سلام خێر بێتی سەر و چەمیم ساڵین نای بێساران 15 ساڵن ساڵن چنمین ساڵ نەفێر و هەورامی بیایی دوگەری ساڵی تۆڵشکێشن ئەرێ ملیوە پێی شماڵی پێی باکووری مەگنینە هەورامیان ئشتەوا مەکەر و یانجە فارسیەکە نەیسە نامێ ئی واردەمەنیاما پێی بەرە تۆ هەورامیانە خاستر زانی ڕاز ماچۆی ئینی شەلەمینەنە اونیشە دوینە ما دروست کرده اونیشە کولێکی ئەرێ ئەنێ هەمرۆشکێنە ئەنێ کەرێنەوە ئەنێ باامینەوە ئینی وەزینە ئینی پیشەوەشینەوە ئەرێ ئەرێ ئەنێ کۆمپوتە شلانێن و ئەنێ کۆمپوتە گیلاسینەوە ئەنێ توفینەوە گزینکیش ما دروست کرده نارو گزینکی چێشە شلکینێ ئەنە شلکینێنێ ڕاست ئەرە دادەسریە زەحمەتیش کێشە دەست شوەش بۆ یەخوا ئەوە کەشکی و ئەنێ کەشکی نارێ وەڵا ئەرێ شەربەتە شلانەشەنە دەمرێم ئی گواردەمەنیە جەشماڵیچ نەهەن ناوەڵا نییە مەگە وەزی مەگە پێ بروتە بۆ نەوەڵە پۆسە نیەن مایمە گواردەمەنی زمسان و خەڵکو شماڵی کێشا مەسن ئامەند خۆشمە هەمی بەبارە چێ وشکەمانیەن ناوەڵا فەرماوی چەنی فێر و کڵاشی بێت تەنیا کڵاش زانی چنی کلاشش مەزانە و بافتانی قاڵی بافی ئەرێ وەڵا فێری بیەنە کوبرا چەند ساڵی ناچێگە نەوەڵە دادە مێمانی ئامن ئەرێ وەڵانە هەفتەی پلۆ مەلا پێلاو تۆ ئامان ئەجیام ئایچ ناچێگە نەژیوە ئەها فرە خاسە کە پاسن ئامان پێلاشمە ئا هەورامی خۆت مەزان یعنی سە تۆ چەنیە مەقسەکە حاڵیمەوە فەرەگە فەرە کام حالیش بۆ نمۆ زاڵڵی تا هەنێ ئەرێ وەڵا کناچیم هەنە هەنە مەدرسەنە خواچەنە نەسانی یەخوا خواچەن نەسان وینەرەوە شەویستەکەم هیوادار ناکە شمەی سەردان و دەگایەکە کردێ بە تایبەت دەگا و بێسارانی کە خەڵکە عالشن پێسە ما باقی دەگایەکە تەری سفرە و دڵیشە ئاوەڵا و سفرە و نانیشە ڕەنگینە چەنیشمە ملمێ پێی بەشێتەر و بەرنامە و گەشتەکانی ئەو دیچیای فەرماودێ چنوەشە ئانەکە دەسەڵاتشن دەسەڵاتەکەیش جە یارمەتیدای و هاوماڵینە سەرفکەرۆ نمونێما فرێنێ یۆک چا کەسا کە هەر بە زاڕۆڵەیی دەگا و بێسارانیش جیا ئاستێنە و لوان تاران مەلا ڕەوفێ زەبێحین مەلا ڕەوف زەبێحی وێش خانەنشین و بازنشەستە و دانشگا و تارانین 64 ساڵێن ئینا تاران ژیوە بەڵام بەواتە وێش شەوە نیەنە وەرم بێسارانیوە نەوینۆ هیچ وەخت بێسارانش جەویر نەکردن خەڵکو و بێسارانیش جەویر نەبردنەوە مەلا ڕەوفێ زەبێحی وەرێستن بە چن کارێ عالێ دەسەڵات و کیسەش تەرخاندان بە
هاوماڵی خەڵکەکەیشۆ یۆچانیشە ئازمایشگا و دەرمانگا و بێسارانین کە تەدیجەشکردن بە ئالتەرین و پێشکەوتوترین کەرەستەی ئارۆیانێ هەر پاسە پێشکەشکردەی دەستگا و نەوار و قەلبی بە دەرمانگاکەی ئایج دەستگایەوە پێشکەوتن دیان پزیشکی یان ئاکەرەستە و دیانی جە دەرمانگا و بێسارانینە بە پێشکەوتەترین کەرەستەکە هەر پاسە کتێبخانە و بێسارانیش تەکمیڵکردن بە نزیکە و 100 ملیۆن تمەنێ کتێبێ جۆراوجۆرێ و ئانیشا کە دەردە و ئارۆی وەرە چەنی ئانەی سنۆقێ قەرزولحەسەنێش نیان ڕێجە بێساران سەرمایەوەش ئاردەن ئێگە بەگر کەسی وامەکە بێ بەهرە و بێسوود و هەر پاسە زامنی چشگەرەک نییە بڕیار پاسەنەکە ئایندۆ جە داهاتوویچنە بڕە وامەکەی فرەتەر بوو هەر پاسە ئامۆزشگایەوە فێرگێوە کامپیوتری چشکردنەوە جە بێساران کە چێگەنە هیچ پوڵەوەیچ مەدەی فێر و کامپیوتری بی ئێمە ئیسینایمێ چا فێرگەنە هەر پاسەکەویندێ پەش سەرۆێمەوە کەرەستا نریە نرە چێگەنێ کە پاسەن چن وەشە خەڵک کەیاوە لووتکێ دەسەڵاتی ئیسە چە ماڵی چە بوارە کاتەری خەڵکی جەویر نەبەرەوە و جەفکر و خەڵکی نەبوو و هاوماڵ و خەڵکی بۆ نمونە و مەلاڕەوفی زەبێحی فرە بۆ هیوادار ناکە خوا لەشش ساق و تەمەنش درێژکەرە جابني وواتني صابني وواتني كان وقتي جاتوا عبي جابني تفادر رو جامنا وكوغي كنام جوسر رو كلامنا وكوغي آخر جوان و گەنج و بێسارانیش هەر پاسە بێکارنەنیشتەنرە و فرێشە تاوانشە یاوە لووتکێ و پلۆپایە ئێمە پێی نمونەی چەنی کاک نووری شابی قسەی کەرمێ کە وێش یاگەی خەنجیلانێش هەنێ کار و وێنەگری و تەسویری و فۆتۆی کەرۆ و دێکۆمنتی عالی چشبێ کە لاو منۆفرە عال بێ پەلەوەرەوە کە هێلیانی وەشکەرۆ ئا پەلەوەرە نیشتەنرە نزیکە و 6 ڕوە وێژ و کامێراکەش بزان و ئی پەلەوەرە کۆچەریە کە ئامان دەگا و بێسارانینە هێلیانێکەش وەشکردنە چیوە عال جا کەناڵەکایچنە بڵاوکرێنە ملمێ چەنی کاک نووری شەهابی قسەی کەرمێ کاک نووری وەختە بەخێر سلام علیکم یاخوا بەخێر تەشریف بەردی کاک چەند ساڵن کار و ڤیدیۆ و فۆتۆی کردی وڵام من دەور و 15 ساڵیەم کولەن هەنادی کار و کامپیوترینە چەنی بێ کەوتی سەر و ئاکاریە ئێمە حقیقەتەن ڕشتەی تەحسیلیما کامپیوتەر نییە نمە وێم لیسانس و کشاوەرزینە وەڵی چون علاقەی فرەم بێ بە کامپیوتری متەسوانەی تر نەتاوام و ڕشتە و تەحسیلی ویچ مێدان بۆ ئەمانی لێ کار و کامپیوتری و هیچەش خەریک و کار و کامپیوترینە پەلەوەرە نامێ چێشە ئی داستانەی پەلەوەرانەی نەدوی دانی پەرستوێنێ تقریبان پەرستوی تر پەلەوەرایە مهاجرێنێ فەسڵ و گەرمێ میایگە فەسڵ و سەرمەی گەیە مازاد چیە ئێمەش دوی پەلەوەری بینایقەتەن دەگەێمە نەیە بێنێمە بێنێ دەوروبەر و دوکانی وێمەرە فرێ بووینێنێشە هەب دەوروبەر و دوکانێمەرە وات بخوای پەلەوەرانان و بێسارانی نییەنێ کۆتە تەماشام کردی ئینی لوێنێ لێ یان نییە
خب واتم حتما لإياننا خريكني تشي وشايسنو يا خريكي توجم بنكردي خريكني لإياننا هليانا مكراوه هلیانە چاپم فرە جالبێ چێک بێ کەویم دایسن نەیە بێم ئێتەمیش حقیقەتەن دووربین یا عکاسیم بێ حرفەی کە معموڵان کەمتر فیلمبەرداری شاپەنەمەکەرا من کۆتانینە فیلمبەرداری کردێ پات دووربینەیە یعنی حدود و ئەوە ڕۆژ ڕۆژە کرد بە تازە من دیم ئەوە ڕۆژە بێ تازە ڕۆژە کردە بێ حدود و 6 ڕۆی خەریک وا هلیانی بێنێ منیش فرە جالبێ پەلامۆ تەرکم ناکرد ینی ئا 6 ڕۆ ئا دووربینمە بە سێپایەوە نیارە زۆمم کرد سەر ویلیانەکەشەوە زەبتم دانا حدود و 6 ڕۆی خەریکی بنێ تا کامەڵشا کرد ئەی پەرستوانە تیری بە ئێسڵاتی قسمەت و ملیشانە کیسیە شاهەن کە هەڕێمەکەرا لیا کیسەیە ئەو بزاق و دەم و پەرستویش چەسپ ناکەنە قاتیە هەڕێشەمەکەرام یا مەکەرا شەرە ئەیتر ئاهلیانەشانە محکەمەوە تقریبان ئیتر مەلکا یورەفسا بەنایە فرە حرفەی کاک نووری کارێتە کە جەناب تا کردش ئەپلیکیشنانێ ئەپانێ نەرمەفزارانێ کە وەشتاکردنی کریۆ کۆتا سەروانی شاچ باس کردی ئەپلیکیشنی جز و کارایەنێکە ئێمە جامادێنێ ئێمە متەئسفانە بنیامیە گۆریمە هەنێکی منتەقەنەوەڵی پاسوورەتە شایە تۆجو شاپەنمە کریا من وێم بانوە و دانیە بێسارانی بە وەزیفە وێم زانە کە چی ڕشتە وێمەنە چی تەخەسس وێمەنە کە ئاشنایی من بە کامپیوتری و ئینانە هەدەیەقل کۆمەکێکەمە تا و کەر و کارێ فەرەنگی کەروی نەبێ کە مەسەڵان دیوان و مامۆسا بێسارانی و دیوان و مامۆسا مۆلەوین بە سوورەت و ئەپلیکیشنی ئەندرویدی وەشکردن مەخصوص و بەرنامەیە گوشی کە ڕاحەت بنیام تۆجا نەرمەفزاریە سۆکەنە 8 مگابایتیانە 10 مگابایتیانە تۆ بتاوی نەرمەفزارێتە دیوان و شاعراتە سەر و گوشیەکەتەوە بۆ هەر یاگیە دەستڕەسیت بۆ پەنەشابتاوی استفادەکەری نەرمەفزار و ئاهەنگای مامۆسا عوسمان هۆرامیما وەشکردن دەسەبەنیما کردێنێ بە سوورەت و چاپڵێ و سیا و چەمانە و شێخانە و دەرەی و مەزانی و با موسیقی و ئی ئەپلیکیشنی گۆرانیەکەمە جیاوە کردێنێ کارای بینەکەمە دەستمانە بەرامێنێ ئێستا جاحیتۆ تەخەسوس و گێمانە ئەپلیکیشن و عباسکەمەندیما وەشکردن ئەویش بنیامی فرە گۆرە و سەرشناس بیان ئێمە ئی کارەمانە کردێنێ ئێستا بە ئێسڵات تەخەسوسما چینەنە بیان و تاوانمان ئەنجامە بێمەوەتەنە بە کاری ئەنجام بێمێ ئینشاءڵڵا دەسەوەش بە یەخوا کاک نووریان وادار نەکە سەرکەوتەوە و نمونەت فرە بووین سلامەت بیا خوا تەشەکر مەکەر و جەشمە قوربانت وشينا من الجان لحجوة وطيها وشينا جا شەوێ دەگا و بێسارانی پاسەکە خەڵکۆبیۆنەوە گەرەکمانەچنی کاگەمینی باسامی خسۆباسێ وێمانە کەرمی چەند ساڵە ئەمرتا؟ 70 ساڵی 70 ساڵ ساڵ هەر بێساران بێساران بێنە فەرماوی داوە من جاران خەڵک پێ ئیدەگێ کار و کاسپیشا چێژ بێت سەردەم و گەنجیش مەشما وەختەکە جوانێ بێندێ وڵای ئەمە دا زمانێ جوانی بێنمێ خەریک و کار و کاسپی بێنمێ ئێوە پێ عڵبکەنێ پێ درۆکردێ پێشوانەیی پێ هێزم ئۆردەی ئینێگر بێنوێ دەجلەسەنە و قەیمیاشمانە هەر بێنێ ئێمە چا قەیمیانە یاڵماگێتەن بە ڕەحمەت لێبا یاخوا لا من کاروانە چوو نەکەرێندی نەلێن لوێندێ کۆگە لێلاخ چێژ بەرێندێ وڵا هەمری بەرێنمێ وەزی بەرێنمێ شڵانی بەرێنمێ تفی بەرێنمێ سنجەی بەرێنمێ چن ڕوێ لوێندێ لەیلاخ تقریبان چنە ڕووی لوێنوی یا چنە گلی نەنا چن ڕوێ جایاوێندی هەر سەفەرێ لوێنمێ تقریبان بێن ماڵێ ماپۆشی مانگێتە وەرە چن ڕوێ ڕابێ چن یا چن تقریبان چوار ڕوێ ڕابێنە هەرێ چوار ڕوێ ڕابێنە ئەی چۆلاوە چێش ئارێندێ چۆلەوە گەنمێ ئارێنمێ هەمری وەزی و توی دێمێ بە گەنمێ ئارێنمێشەوەیگە بەهێسرە ئاساوش چەنە بێگە ئاساوشە نەبێ چواریشە نەبێنێ ئاساوی تەوەنین ئاوی تەوەنین چواریشە نەبێنێ ئاساوە خولە سوێدێ چوەردەگاوە بێن ئاساوە ڕۆسی چوەردەگاوە بێن ئاسا و مەڵێ ئینەها چی پاڵویانێمانە چی لۆ دەرێنە هەر چوار هەرمانەکەرێن هەر چوار هەرمانەکەرێنێ ئاسا و یاقوی ئینەها چی وارە
هیچ کامشان نەمەنێنێ کامشان نەمەنێنێ یاگییان نەمەنینە ئاوە کێشا چکەوە ئەوەکیشە هەرچی ڕۆخانە جۆشە هەور بینێنە چی ڕۆخانە ئۆردێنەشە بەردێنەشە وسینە دڵیانە بینێنێ دڵیانە چوینەشە بینێ بێ ئارێنی بزیێنی دڵیانەکی و هاارێشا بێ چیر هارە و سەرهارە چیرهارە وتە بێ سەرهارە خولیەوە چەقچەقەیە چێژ بێ ئەگەر تەنێ هارە وتە چەقچەقەی بێ دڵ بێ چکۆ میراس کەرێندێ وەڵام میراس و چیشی هین میراس و هارەکە هارەکە هەر وێشە چیگە کەرێنیشە وێری و ئاسا و وێشەنە میراس و وێشکەری خۆی هیچ کام نەمەنێنێ نە هیچ ساوێمانە منەوەڵە ئەی پۆسە خەڵک چاوەختنە کشت و کاڵ و باخداریچ کرێ باغداریچ ما بێن هەنووری ما بێنی هەمری ما بێنی وەزی بێنی و خەریک و باغداری بێنی و ئابداری ماکردن شوب ما بڕێنی و سەبەری چابیان ڕەحمە خۆیەوە چەند ساڵن زەماوە نەکردێن لارەمی من بووم وڵا دەور و هەژدە ساڵی سنع بێن زەمانم کردێنە هەژدەی دقیق بێنە هەژدە ساڵی هەفتە و یەرێنە ئەری هەفتە و یەرێنە خێزان هەر خەڵکو بێسەر هەر خەڵکو بێسارانی زەماوەنێ چە گەڵنا شایل کرد وڵا شایی ما کرد و زەمانە ما کردە و چەمەگنێ دەستگیرانە چاوەختنێ چەمەم بێ دەستگیرانی وەلی نازێنێ ڕوەمان نەیەوردو بێترینەوە بۆ مێ بەخوابسەی سێنەوێ ئەسڵەن ئەنگانان یاملوانە یانە هەسپیران بەخواورێ مەردانێن نەتاوێنی تیر بوو وەلێ خۆتە هەرمانە ئالەکەرێن بابە هەرمانە ئالەکەرێن مێری وڵا چا زەمانێ چەنە من زەمانم کردێنا تقریبا نەفەریە ئامێنی نشتێنێرە چوار نەفەری 25 قەرانیشادانی و 5 قەرانەها نووسێنمانە هەشتا گۆرانی واچی ئاسەردەمیە چکۆوە ئێنە یا هەر خەڵکو دەگێ بێنێ پێی زەماوەنی یەک دوێ ما بێنێ چوار پەنجێ ما بێنێ گە فەرماوی نامێشا چێژ بێ گۆرانی واچ زەماوە نەکێت تۆنە گۆرانی واچێنی نامێژی قبال بێ ئەمڕۆ خۆشکردێنە و یوشا علی وەڵۆ بێ علی وەڵۆ منسوور بێ ئەمڕۆ خۆشکردێنە و یوشا ئیقبال و فەجین ئەمەی بوو جافە و فەجین ئەمی ئینی ئەمڕۆ خۆشەکردێنە فەقەت ئیقبال شەمەنە وێچە وەرپڕایی وێچم وەفرێنەوە جادی چی خێرن یان چین مەینە خاوم توا کەشتی شکستە و جا بارکەوتێ لاوم توامە تەرس و بمر و لاشەکەم بۆ کەر و توا سەر و لاشەکەم جا قاڵە و قڕکەر و کنا وەختێ کۆچۆ کرد دێ بام نیز بزاد و کنا نەگرە کۆچەکە خوادیا بمان و جا حەریسە واچوو تخواچی گۆراریانە و کنا تەمامێ نموا و جامەر بلمێیانە و تخوا پێشکەش بەگردی تخوادا کوڕیمیانە بەم چەشنە گەیشتینە کۆتایی و ئاکامی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچایی ئەم جارەمان بۆ هیوایەکە بە دڵتان بوو بێ تا بەرنمەیەکی تر و شوێن و ناوچە و باس و بابەتێکی تر شاد و بەختەوەر و ماڵتان ناوا بێت وإذا تاقوت اليوم وأراك وطاغ وإذا تاقوت